بەڵێ ئەم پرۆژەی دیارە لە مەکانی ڕابردووە بە لەهێنێ قۆناغا تێپەڕیوە ئەم ڕۆژ دابینکردنی بڕێک لە پاسکیلە بۆ دانانە لەم شوێنەیە و هاوڵاتی دەتوانێت ڕۆژانە بەکاریان بێنێت بێتە مڵکێکی گشتی و پرۆژەیەکی خێرخوازیە و بەبێ بەرامبەرە. بەڵێ جیارە کارمەندێک لێرە سەرپەرشتی کە ئیشەکە کە لێرە دانیشە ڕۆژانە لە بەرامبەر بردننی پاسکیلەکە شتێک دادەنرێ بۆی کە خوانەخواست شتێک ڕوونەدا لە داهاتوە شتێک دانرێت و دواتر کە پاسکیلەکە نای بۆ گەڕێتەوە. دیاریمان نەکردووە توانی تا 4 ساعتیش لای بێ زۆر ئاساییە دیاریمان نەکردووە. ئەتوانین ئەگەر خەڵک بەدەمەوانەوە هات و پرۆژەکەیان بەدڵ بوو داهاتوە گەورەتریەکەین فراوانتریەکەین ئینشەڵڵا. بەس لە سەرەتا بۆ خورماڵە بەڵام داهاتوە پێچێ فراوانتری بکەین و ئەگەر خەڵک دامان لێ بکە احتیمالەکە بیگەینە شوێنی تریش. پێشەکی بەخێر بێن دەستخۆشی لەم بەڕێزانە کەمکان پرۆژەیان کردووە هیوادارم ئەم پرۆژەیە و پاسکیلانە هەموو کەسێ بەکاریان بێنێ لەبەر تەندروستی خۆیان هەم لەبەر اقتصادی خۆیان هەم لەبەر ژینگە هەم لەبەر ڕووداوەکانی هاتوچۆ. زۆر پاسکیل پێویستە وەرزش پێشەکی پێویستە پاسکیلیش جۆرێکە لەو وەرزشانە. من خۆم ماوەی 7 ساڵە پاسکیل بەکارێنم شکۆر ئەلحەمدوللانە ئێشێک لە قاچمانە لە هیچ شوێنێکمانە اینجا بۆ ڕۆژانە بۆ وەرزشی خۆم و بۆ پێداویستی خۆم بۆ ماڵیشمان دوورە تقریبان نیو سەعاتێ لێرەوە دوور ئەگە بە پێ بڕۆیتەوە 20 دقەیە دوورە ئیشەکانی خۆشی پێەکەم و کێشەیەکی تەندروستیشم نیە. ئەم پرۆژەیە دەستخۆشیان لە یەکەم زۆر باشە هیوادارم لە هەموو شار و شارۆچکەیەکە بکرێتەوە ئەم پرۆژانە بۆ هەموو کەسێک. لە 1970ەوە تقریبان تای سەپاسکیلم پێ ئەوە نزیکەی وازانم 27 ساڵ 26 ساڵ ئەگە زیاتر نەبێت لەو ناوایە. ئەمجارۆ پاسکیل من خۆم ڕۆژانە بەکاریانم بۆ هاتنە بازار بە هەم ژینکە پارێزە هەم تەندروستە بۆ جەستە و مانگی ڕەمەزانیش هەموو ڕۆژێکمە ساعاتێک و 20 دقە هەمووی خورماڵەوە چێگە بڵێم هەمووی نەبێت ئەوانەی کە بەیانی زوویان بۆ نوێژەم بینن ساعاتێک و 20 دقە من هەموو مانگێکی ڕەمەزان ئەگەڕێم ڕۆژان لە دوای ختمی قورآن. وەڵی من ئەم پرۆژەیەکی زۆر ئینشاڵڵا سەرکەوتووە بێت ئەمجا خەڵکی زۆر حەزی لێتی هەیە زۆر حەزی لێتی بەڵام وەکو شەرم بیگرە وەکو وانی بڵێن بین بێت یا هەیە لی نازانێت من هیوادارم هەرینێکیش بکرێتەوە بۆ هاوکاریکردن و فێرکردنی خەڵکەکەش چۆن بڵێن دەورەیەک بکرێتەوە لە بەرەوە خەڵکێک کە نازانێت حەزی لە پاسکیلە با فێر بێت زۆرمانەیە خەڵکی خورماڵەوە چێ بڵێم شەکرێتی ئەڵێ حەزەکەم بە پێ بڕۆم بەزەکە پاسکیلەکە بێ مانوش نابێت ئەنی زۆر ئەتیادی ڕوا و بۆ ژینی زۆر چاکە شەکرە و زەخمە.